لێکۆڵەرێکی کورد پرۆژەیەک بۆ بەکانتۆنکردنی هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. بە پێی پرۆژەکە هەرێمی کوردستان لەو چەقبەستووە ڕزگاری دەبێت کە ساڵانێکە بەدەست دەسەڵاتدارێتی مەرکەزیەوە دەناڵێنێت. ئێوارەی دوێنێ لە شاری سلێمانی سیمینارێک بۆ نووسەر و لێکۆڵەر دکتۆر سالار باسیرە سازکرا کە لەسەر بەهرەمکردن یاخود بە کانتۆنکردنی هەرێمی کوردستان بوو، ئەوەش وەکو هەوڵێک بۆ ڕزگاربوون لە دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان. دکتۆر سالار باسیرە لە لێدوانێکی تایبەتدا بە ڕۆژنیوز ڕایگەیاندووە ئەو پرۆژەیە مۆدیلێکە کارێکی ئاسان نییە، بەڵام دەکرێت ڕایگشتی بۆ بجوڵێنین. هەروەها گونجاوە و تایبەتە تەبایە لەگەڵ دەستوری عێراقیشدا هەر پارێزگایە کە بینیتی مافی دەخورێ و بەراوێزی خراوە دەتوانێت بە ڕێگای دەستوریەکانیەوە داوای بە هەرێمکردنی پارێزگاکەی خۆی بکات. ئاماژەی بۆ وەشکرد بە گوێرەی و پرۆژەیە هەرکە یەکێک لەو 5 پارێزگایی هەرێمی کوردستان دەکرێت ببێتە کانتۆنێکی سربەخۆ یان چەند پارێزگایەک دەکرێت پێکەوە ببنە هەرێمێک، بۆ نمونە هەڵەبجە و کەرکووک و سلێمانی یان دهۆک و هەولێر. ئەویش دەکەوێتە سەرنزیکی جوگرافی و سیاسی و کلتوری.